مغزم درگیر من و فلسفه پارتی نوێجێگەتێن تای سەفە ڕاستیادی بە خێرم کارە چەند ساڵە نووسیکمە بدەیت تەوێ لە بەرچاو مەردەفا شایدی حەمیدە ئەنگیزە شار خاترات ئاینە وەزن بوو بە پەیک حکم بوو بە دڵ سەر شارەوم لە خاترات قەدیم بۆ غزێ گەڵومە گرێتە نهای غەیر دەست و پاک کۆتا لە خاک مەغز بوو بە پاک زاک جەمە باک بەڕە بوێندا بێژە ماک سرم لە ناولاک موسیقیە ڕاک چەنێ ناب بە مەنزەرە دای بیگرە قاپ بێژە فاک ناخوا بە قیف و سەر و سیس لای ئێمە باخ نییە سافەکەی نەوبەتی حەساو ئەگەر مشکڵ و بێتە کێمە لە قەدیم جۆرێ مەحفتەکەین بێژن دایکی بوو نەزاو ئەمە دیس نییە ڕەبتی نییە بەڕەب بێژە دڵ نەوێشتەسکەمێ دڵ پڕەسریک بەچەک و نییە وینم فەکیان لە قەفەقە قسە پشت سەرن مۆیم نییە کیە حەقا گوشی بەدەستە و بێتەرە فێمە بێتەرەفتینە ملتانە سەگی بێشەرەف احترام بۆیە وەگەل فەقە سەرگێجە تێرێ هەرچەند خایە ماڵی کارتانە بێژە تێخوێرێ ڕێگەیە مەگەل جیاس فەرقمانە سوەیە کۆ تەجروبە گەل و نیاس پۆختەس ئەم بنیا من نییە قیاس ئێوە گەل جێگە پای دیارە تای چەپە پشسەر ڕۆفاقەتێ نییە لە کار منفعەت نەوێ لەبارە تکمانیم بۆ یەکسەر باری تر فەرقی ناکە من نەخم بەرداگەیە تۆ مدەتێ بوو گزارێ دانێ قەرزار لە بین من و تۆ کیە ها بێمەرام نمەک بە حرام پشت دەستی داخ بووگە بە کەلام زێنیەتێ خام ڕۆڵ بگرە کام سیان گام ڕێگاتم لە لەرزی پام هەرکە بم ناسی ئەزانێت درد بێمنێتم لە دەوروە ڕازینی بە شەرت خەلەف مۆجەڕم کۆلە زێنیەتە کەج من ئەو جەگرم لە سەختیەکەم نارێ لە فتاح چاوم باس کردیم بێمایە فەتیرە بێخایە فەقیرە خایە ماڵە دەسی بەدەمگیرە لێرە ناوێت تۆ چاو بوەسی تو ئارام بخەفی چۆن قیان و نەمەسە تۆبەی گورگ مەرگەنە